بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارە 4 ئاسایی لە خولی پاییزە لە ساڵی سێم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێکەین. سەرەتاش داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەم کە بەرنامەی کار پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشوو ناوی ئامادە نەبووان بخوێنێتەوە. فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادەی 5 بڕگەی یەکەم لە مادەی 16 بڕگەی سەیەم لە مادەی 18 بڕگەکانی یەکەم و دووەم و سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 بڕگەی یەکەم لە مادەی 52 مادەکانی 54 و 55 و 56 و 57 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 4 ئاسایی خولی پاییزەی ساڵی سێیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنهۆڕۆ ڕۆژی سێشەمە ڕێکەوتی 26 دەی 2021 بەم شێوەیە بێت. یەکەم خوێنەوە یەکەم بۆ پرۆژە یاسا سەرپەرشتیکردنی پرۆژەکانی کوشتوکاڵ لە هەرێمی کوردستان پشت بەستن بە حکمی بڕگەی دووەمی مادەی 78 و بڕگەی یەکەمی مادەی 83 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. دووەم دەست لە کارکێشانەوەی ئەندامی پەرلەمان دابان محەممەد حوسێن لە ئەندامەتی لێژنەی دەستپاکی پەرلەمانی کوردستان. سەیەم خستنە ڕووی دوایین بە دوواداچوون و کارەکانی پەیوەست بە بابەتی سێ یەکەمەکان و وانەبێژان و ئامادەکاریەکان لەگەڵ لایەنی پەیوەندیدار لەلایەن لێژنەی پەروەردە و خوێندنی باڵا و توژینەوەی زانستی. دووەم خستنە ڕووی بە دوواداچوون و کارەکانی پەیوەست بە دۆخی سوتەمەنی و چارەسەریەکان لەگەڵ لایەنی پەیوەندیدار لەگەڵ لێژنەی وزە و سامانە سروشتەکانی و پیشەسازی و بازرگانی. چوارەم خوێندنەوەی دووەم بۆ ئەم پرۆژە یاساینەی خوارەوە بە پێی حکمی مادەکانی 87 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. یەک پرۆژە یاسای هەمواری پیادەکردنی یاسای بازرگانی عێراق ژمارە 30 ساڵی 1984 لە هەرێمی کوردستان. دوو پرۆژە یاسای بەرهەمهێنانی هاوردەکردنی بەتۆ شەتڵ و تۆمارکردن و پەسەندکردن و پارێزگاریکردن لە تەرزە و کوشتکاڵیەکان لە هەرێمی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارە 3 ئاسایی بەپێی حکمی بڕگەی دووەمی مادەی 252 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پوختەی دانیشتنی ژمارە 3 ئاسایی خولی پاییزەی ساڵی سەیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنهۆڕۆ ڕۆژی سێشەمە ڕێکەوتی 7 نۆی 2021 بەم شێوەیە خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. دووەم خوێندنەوەی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سەیەم دەستپێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. چوارەم دانان و دەست لە کارکێشانەوەی ئەم ئەندامە بەڕێزانەی لە لێژنە میشیەکانی پەرلەمانی کوردستان. یەک دەست لە کارکێشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز زیاد جەبار محەممەد لە لێژنەی پەیوەندیەکان ڕەوەندی کوردستانی. دوو دەست لە کارکێشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز زکری ئەحمەد اسماعیل لە لێژنەی شارەوانی گواستنەوە گەیاندنی گەشت و گوزار. سێ دەست لە کارکێشانەوەی ئەندام پەرلەمان بەڕێز هاوڕێ بەنا محەممەد لە لێژنەی ناوخۆ و ئاسایشی ئەنجومەنە خۆزەییەکان. چوار دەست لە کارکێشانەوەی ئەندام پەرلەمان بەڕێز شیرین یونس عەبدوڵڵا لە لێژنەی داکۆکردن لە مافی ئافرەت. پێنج دەست لە کارکێشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز شیرین ئەمین عەبدولعەزیز لە سەرۆک و ئەندامەتی لێژنەی دەستپاکی. شش دەست لە کارکێشانەوەی ئەندامی پەرلەمانی بەڕێز بەڵێن اسماعیل حاجی لە لێژنەی پەیوەندیەکانی ڕەوەندی کوردستانی. حەوت دانانی ئەندامی پەرلەمان بەڕێز شیرین یونس عەبدوڵڵا لە لێژنەی شارەوانی گواستنەوە گەیاندنی گەشت و گوزار. دانانی ئەندامی پەرلەمان بەڕێز زکری ئەحمەد اسماعیل لە لێژنەی ناوخۆ و ئاسایشی ئەنجومەنی خۆزەییەکان. نۆ دانانی ئەندامی پەرلەمان بەڕێز بەڵێن اسماعیل حاجی لە لێژنەی دەستپاکی. پێنجەم دەنگدان لەسەر ئەم پێشنیازە و پرۆژە یاساینەی خوارەوە. یەکەم پێشنیازە یاسای هەمواری دووەمی یاسای دەستپاکی هەرێمی کوردستان ژمارە 3 ساڵی 2011. دوو پرۆژە یاسای نیشان و مەدالی لە هەرێمی کوردستان. سێ پرۆژە یاسای هەمواری دووەمی یاسای یەکێتی ژوورەکانی بازرگانی و پیشەسازی ژمارە 14 ساڵی 1990 لە هەرێمی کوردستان. چوار پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای وەزارەتی بازرگانی و پیشەسازی ژمارە 10 ساڵی 2010 لە هەرێمی کوردستان. شەشەم کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. ناوی ئەو ئەندامانەی کە بە مۆڵەت یان بە بێمۆڵەت لە کۆبنەوەی لە دانیشتنی پەرلەمان ئامادە نەبوون ببورن. یەک ئیدریس اسماعیل عەبۆش مۆڵەت. دوو جەمال حوێز مستەفا مۆڵەت. سێ جەنان جەبار بۆیە مۆڵەت. چوار دابان محەممەد حوسێن مۆڵەت. پێنج ڕۆمیۆ حوزەیران نیسان مۆڵەت. شەش سیپان سالم حەسەن مۆڵەت. حەوت سەباح محمود محەممەد مۆڵەت. عەلی حەمەد ساڵح مۆڵەت. کاروان عەبدوڕەحمان عەبدوڵڵا ئامادە نەبوو. کاوە عەبدولقادر حەسەن مۆڵەت. لقمان حەمەد حاجی مۆڵەت. هاوڕێ بەنا محەممەد مۆڵەت. موژدە محمود محەممەد مۆڵەت. هەدیە مراد حەیدەر مۆڵەت. سەلمە فاتح تۆفیق مۆڵەت. کازم فاروق نامیق ئامادە نەبوو بە بریاری ژمارە 2 2021. ناوی ئەو ئەندامانەیە کە بە مۆڵەت یان بەبێ مۆڵەت لە کۆبنەوەی لێژنەی هەمیشتیەکانی ئامادە نەبوو. لێژنە
لێژنەی ڕۆشنبیری کۆمەڵگەی مەدەنی وەرزش و لاوان لە 8 نوێی 2021 محسن حسين مصطفى مولات بيشة وطاهر مصطفى مولات رباق أحمد رحمن آزاد أكرم بهرم قليزة رشيد حاجي بدري مولات يان بيدراوة لجنة كاروباري بيشمرقة حكمة محمد أبو زياد مولات بجار خالد عبد الله مولات لجنة كاروباري برلمان وسكالا لدوازي نوي 2021 راهي رهبر إبراهيم مولات خديجة عمر طه سروان محمد علي حاجي آمدن أبو لجنه داکۆکی کردن لە مافی ئافرەت لە 13 نوێی 2021 سەلمە فاتح تۆفیق مۆڵەت لجنەی ڕۆشنبیری کۆمەڵگەی مەدەنی وەرزش و لاوان لە 28 نوێی 2021 پێشەوە تاهر مستەفا ئامادە نەبوو گولیزار ڕەشید حاجی بەدری ئامادە نەبوو لجنەی کاروباری پێشمەرگە 4 دەی 2021 باڵام بۆ محەممەد علی مۆڵەت سعید مستەفا تەتەرخان مۆڵەت بژار خالد عەبدوڵڵا مۆڵەت لجنەی پەروەردە و خوێندنی باڵا لە 7 دەی 2021 زێدان ڕەشید خان وەدڵ مۆڵەت هەلەز ئەحمەد محەممەد مۆڵەت لژنەی وزە و سامانە سروشتیەکان و پیشەسازی و بازرگانی لە 19 دەی 2021 سەر کۆ ئازاد حوسێن ئامادە نەبوو جەنان جەباربۆیە مۆڵەت لژنەی کاروباری تەندروستی و ژینگە و مافی بەکاربەرد 20 دەی 2021 شایان کاکە ساڵح مۆڵەت جەلال محەممەد ئەمین مۆڵەت لژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کورسان لە 20 دەی 2021 کاروان عەبدوڕەحمان عەبدوڵڵا مۆڵەت هەلەز ئەحمەد محەممەد مۆڵەت لژنەی کاروباری شەهیدان و جینۆسایدی زیندانیانی سیاسی لە 20 دەی 2021 هەژان هەمویان مۆڵەتیان پێدراوە هەژان حەسەن ئەحمەد لەنجە ئیبراهیم عەبدوڕەحمان شاخەوان ڕەوف مستەفا عوثمان عەلی اسماعیل ڤایک کەمەڵ سۆهۆمن لژنەی کاروباری یاسای 20 دەی 2021 جەلال محەممەد ئەمین ئەحمەد مۆڵەت عەبدوسەلام عەبدوڵڵا حەسەن ئامادە نەبوو ڕۆژان ئیبراهیم عەلی ئامادە نەبوو ڕوپاک ئەحمەد ڕەحمان ئامادە نەبوو لژنەی پەیوەندیەکانی ڕەوەندی کورسان لە 25 دەی 2021 هەلەز ئەحمەد محەممەد مۆڵەت سیروان فەرەج محەممەد مۆڵەت محەممەد سعدەدین ئەنوەر ئامادە نەبوو لژنەی وزە و سامانە سروشتیەکان لە 25 دەی 2021 جیهاد حەسەن ئیبراهیم مۆڵەت ڕێبوار لژنەی سامانە سروشتیەکان و بازرگانی ڕێبوار عەبدوڕەحیم عەبدوڵڵا مۆڵەت لژنەی کاروباری پێشمەرگە لە 25 دەی 2021 سعید مستەفا تەتەرخان مۆڵەت لژنەی کاروباری کۆمەڵایەتی داکۆکی لە مافی ئەفرەد لە 25 دەی 2021 شیرین یونس عەبدوڵڵا شادی نەوزاد وەهاب مۆڵەتیان پێدراوە لژنەی کشتوکاڵ و ئاودێری 25 دەی 2021 هەمیان مۆڵەتیان پێدراوە عەبدوسەتار مەجید قادر هەڵکەوت ئەنوەر خەلیفە سیپان سالم حەسەن ئیحسان محەممەد سەلیم لژنەی دەستپاکەی هەمووشیان مۆڵەتیان پێدراوە 25 دەی 2021 هیڤیدار ئەحمەد سەلمان موژدە محمود محەممەد دابان محەممەد حوسێن هەڵکەوت ئەنوەر خەلیفە زۆر سپاس جەناب سەرۆجبەرەوە بەڵێ زۆر سپاس دەست بە جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کارەکەین با بڕگەی یەکەم تەواوکەین بەسەرچە بڕگەی یەکەم ئیشی 5 دقەیە ڕوپە بڕگەی یەکەم خوێندنەوەی یەکەمە بۆ پرۆژە یاسای با بڕگەی یەکەم تەواوکەین ئەزانم هەموو تاوەرەگرم دەمێکە کۆبوونەوەمان نەکردووە فەرموو لیژنەی یاسایی با بڕگەی یەکەم تەواوکەین بەپێی بەڕێزە بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە پرۆژە یاسایەک دێت لە یەکەم دانیشتن دەخرێتە بەرنامەی کار ئێمە بەزەوە خوێنینەوە دوایی وەرتان دەگرم بەسەر چاو دڵنیاتانەکەم وەرد خوا ئیشی 1 دقەیە بەسەبەر ئیشی 1 دقێ ئیشی باش فەرموو بەناوی خۆی گەورە و مێرەوان بەڕێز سەرۆکی پەرلەمان پرۆژە یاسای سەرپەرشتیکردنی پرۆژەکانی گشت و کاڵی لە هەرێمی کوردستاندا عێراق لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە پێشکەش کراوە و لە 10 مادە پێکهاتووە لەگەڵ هۆیەکانی دەرچووەندن داوا لە بەڕێستان دەکەین ئەم پرۆژە یاسایە ئاراستەی لژنەکانی تایبەتمەندی پەرلەمان بکەن زۆر سپاس بەڵێ زۆر سپاس ئەم پرۆژە یاسایە ئاراستەی لیژنەی گشت و کاڵ لیژنەی یاسایی سەرجەمەندامانی پەرلەمانەکرێ زۆر سپاس بڕۆنەوە شوێنی خۆتان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە پەرلەمانتار دابان محەممەد حسێن لە ئەندامەتی لیژنەی دەستپاکی پەرلەمانی کوردستان دەست بکێشێتەوە با بفەرمێن دەست بەرزکاتەوە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە کاک دابان لەسەر داوای خۆی لە ئەندامەتی لیژنەی دەستپاکی دەست بکێشێتەوە با بفەرمێن دەست بەرزکاتەوە
بەدەنگی 76 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بەڵێ ڕۆژان خان وەرتان دەگرم هەمووتان وەرەگرم. برای سروکا پارلمانی همی جارات پخشی راستا خود وقتی هین ناوکت خوینن مولد آن غیاب وقتی اندام پارلمان یک دست خراکتن نقطه نظامی بلانت تدخل بکت بیش دست نمولد بیم از نه غیاب بیم بوچی پخشی راستا خود اعلام بکتن و از پشتی هینگی بیم بیجمه اسنا غیاب بیم نمولد بیم هم حسن مجالی بدن ما اچه روژا نمولد بیم. زور سپاس. بەڵێ دکتۆر سەباح بەڵێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەکو هەمووتان دەزانن ئێستا کۆرۆنا لە هەڵکشانە داوا لە گشت ئەندامانی پەرلەمان دەکەم لەو قەعە کە ڤاکسینی وەربگرن بەڕاستی ڤاکسین تەنها ڕێکارێکی دروست و لە مەراکزی زانستی دنیا تایید کراوە کە ئەوە ڕێکارێکی زۆر باشە داوا لە هەموو ئەندامانی پەرلەمان دەکەم. پاشان دوێنێ لوژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا دانیشتنیان کردیە بەڕاستی غەرامەیان دانایە هەر کەسێک کە ماسکی نەبەستیت لە ئەوەی تر ئێمە دەبی ببینە قودوە وەکو ئەندامانی پەرلەمان نوێنەرانی خەڵک پیشانی خەڵک بدەین کە ئێمە پێش هەموو کەسێک ئیلتیزام بە قەراراتی لوژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا دەکەین. زۆر سوپاس. بەڵێ زۆر سوپاس تێبینەکەی بەجێ داوا لە بەڕێزان ئەندامانی پەرلەمانەکەم وەکو پابەندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان دەمامک ببەستن. بەڵێ کاکچیا. برای سروکا پارلمانی گوره ماده 56 و ماده 66 تبینی خود بجم برای سروکا پارلمانی ورزیبوری دا کمبونک مسر داخوازا لجنامه سر بابت کوچ و کوچ کردن گنجان بودر و ولاتی ما داخوازا کمبونکی کرد هر روز جنابه و سپاسی و اف کمبونک را برنامه کاری دا بس بجبر تکچونا باره الجبر تکچونا کمبونا پارلمانی اف کمبونا هات تأجیل کردن شداخواز جنابه وکم اگر جارک دی اف بابت کوچکرنا گنجا و بابت کی زوری گرینگه بتا برنامه کاری دا بو کمبونا بدا زور سپاس. بله کاک پشوا. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەزانم بەشێک لەوانەیە لە هەواڵانم کە دەستیان بڵند کردوتەوە بابەتێک بۆیان گرنگ بێ کە زۆر پرسیاری لەبارەوە بکرێ جگە لە پرسی مامۆسایان یوانە بێش کە خۆتان داتان ناوە لە بەرنامەی کار بابەتی سوتەمەنی و بانزین و نرخی سوتەمەنی اینجا ئێمە کەمێک پێش ئێستا لەگەڵ بەڕێز وەزیری سامانە سروشتیەکان وەکو لیژنە کۆبووینەوە ئەگەر دەرفەت بدەنە لیژنە لەوانەیە وەڵامی هەندێک شت بدەینەوە هەندێک شتمان پێ بێت کە بەشێک لە پرسیاری برادران وەڵامی بدرێتەوە. سوپاس دەکەم. سپاس کاک پێشەوە. ڕووپاخان بەڵێ دروستە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی مادە 66 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داوامان کردووە کە پرسی مامۆستایانی وانە بێژ بە ئامادەبوونی وەزیری دارایی و وەزیری پەروەردە بێ بۆچی ئامادەنین دوو هەنگاو وەزیری پەروەردە لێرە دوورە ئەگە پرسەکە لە لای گرنگە بۆ نایەتە پەرلەمانی کوردستان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوە 3 ساڵ تێدەپەڕێ بەسەر تەمەنی پەرلەمان پێم بڵێ پەرلەمان و حکوومەتیان بۆ خەڵک کردووە بە درێژایی ئەو 3 ساڵە باسی گرفتی یەکەمەکان و گرێبەستەکان وانە بێژان دەکرێت بۆچی هەتا ئێستا حکوومەت نەیتوانی وە کێشەکانیان بۆ چارەسەر بکە لە کاتێکدا پێی دەکرێت یعنی 3 ساڵە پەرلەمان لە خزمەتی حکوومەتە ئەو شوێنەی کە دەست بە جێبەجێکردنی دەمەوێت لە نقطە نیزامی بیڵێن ئاخر ئەوە نقطە نیزامینی بە پێی مادە 66 3 ساڵە ئەوەندە قسەی دەکەم بەڕێز سەرۆکی پەرلەمان 3 ساڵە پەرلەمان لە خزمەت حکوومەتە 3 ساڵە پەرلەمان لە خزمەت حکوومەتە با 1 ساڵ لە تەمەنی پەرلەمان ماوە حکوومەت لە خزمەتی داواکاریەکانی خەڵک و پەرلەمان بێ ئەگەر ئەوەی پێناکرێ با حکوومەت هەڵوەشێتەوە پەرلەمان بڕیار بدا کە هەڵبژاردننی پێشوەختە بکرێت چکە بەڕاستی دیارە پێی ناکرێت. یەک شتی تر مامۆستای وانە بێژ لە بەردەم مامۆستای وانە بێژ لە بەردەم بەڕێز سەرۆکی پەرلەمان کاک پێشەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان دەمەوێت 3 دقیقەی خۆم تەواو کاک دابان قسە بکە با دقیقەی بەڕێزان خۆم تەواو بەڕێزان
بەڕێزان تکایە خەڵک سەیری ئێماکە خەڵکێکەیە کێشەی هەیە ئێمە چینە سەر جێبەجێکردنی بڕگەی سێمی بەرنامەی کار داوا لە بەڕێزان لە لیژنەی پەروەردەکەین بێنە شوێنی خۆیان باسی بەڕێزان بڕگەی سێمی بەرنامەی کار تایبەتە بە قسەکردن لەسەر دۆخی وانەبێژان فەرموون فەرموو بەدرێ خان فەرموون ببووە بەڕێ سەرۆکی پەرلەمان من بە پێی مادەی 66 قساکەم لە حەڤەیدا دوو یادداشتمان داوەتە بەڕێستان بۆ کۆبوونەوەیەکی تایبەت بە پرسی مامۆستایانی وانەبێژ بە حوزوری وەزیرە پەیوەندیدارەکان لێرە خۆداگاداری 16 بە 7 ڕۆژە هۆڵەکانی خوێندن چۆڵن مەسیری قوتابیان و ئاسی زانستی لە هەرێمی کوردستانە هاڕێی کردووە ئێمە ئەرکمانە بە جەنابەت و هەموو فراکسیۆنە جیاوازەکانی ئەم هۆڵە کە بەڕاستی مەسیری مامۆستایانی وانەبێژ یەکلا بکەینەوە ئەوان ڕازین بە ئاسانترین داواکاری کە مەقتوعەکان بۆ بکێتە وانەبێژ و بە خزمەت بۆیان لەژمار بکرێ و ئەوە زۆر جێگەی داخەمە لێرە شتێک بخەمە ڕوو پێرێ مامۆستایەک لە یەکێک لە قوتابخانەکانە لەگەڵ ئەوەی کە بەڕێزەکەی فەسلی کردووە تەنانەت زلەیەکیشی ئاراستە کردووە ئەمە ئەو پەڕی بێڕێزیە بەرامبەر بە شکۆی مامۆستا بە مەهامی مامۆستا کەمان دووترین جی کاکسیپان بەڕێزان ئەوەی پەیوەندی بە معاناتی مامۆستای وانەبێژەوە هەیە ئێمە بڕگەیەکمان بۆ داناوە و قسەی لەسەرەکەین هەر بابەتێک بەڕێزان سەبارەت بە نەهاتنی وەزیرەکانی سەرڕوونکردنەوادەم باشە کاک پێشەوە تۆ لە شوێنی خۆتەوە قسەت کردووە غەڵەتت کردووە تەواو بەڕێزان سەبارەت بە نەهاتنی وەزیرەکان ئێمە بەڕێزان ئەمە مادەی 66 بەڕێزان بەسە واز لە کورسی بێنن تەواو بوو هەڵمەتی هەڵبژاردن تەواو بوو مامۆستا عومەر بەڕێزان واز لە کورسی بێنن خەڵک چاوەڕێ ئێمە باسی وانەبێژان بکەین بەڕێزان ئەگەرە تانوێ ڕوونکردنەوە بدەم سەبارەت بە نەهاتنی وەزیرە بەڕێزەکان ئەمەیە ڕوونکردنەوە ئێمە بۆ بابەتی مامۆستایانی وانەبێژ گرێبەست سێیەکەمەکان زیاتر لە جارێک نووسراومان کردو بۆی حکوومەت هێرێمی کوردستان وەزیری تایبەتمەند لێرە ئامادە بن و تەنانەت نووسراومان کردو لەسەر داوای لیژنەی مختص ئەمڕۆ کە ئەبوو ئەمڕۆ یان یەکشەممە هەر بە هەمان شێوە وەزیر ئامادە بن تەنانەت لە کۆبوونەوەی لیژنە ئامادە نەبوون ئێوەش خۆتان زیاتر لە جارێک بە ئێمە ئەڵێن باشە حکوومەت ئامادە نابێ تۆ خۆت بیخەرە بەرنامەی کار با ئێمە قسەی خۆمان بکەین داواتان لێکم بە ئەمانەتەوە بڕۆن سێری پرۆتۆکۆڵەکانی دانیشتەکانی پەرلەمان بکەن چەند جار تا ئێستا وتوتانە حکوومەت کە نەهات ئێوە دانیشتەکە دانێن ئێمە قسەی خۆمانەکەین ئەم بابەتە بابەتێکی هەستیارە ئەگەر دامان نەنایە لە بەرنامەی کار لەگەڵ کاکتۆر هێمن و لەگەڵ موناخان دڵنیام هەمووتانەتانوت بۆ داتان نەناوە لە بەرنامەی کار ئێمە بەپێی ئەم پەیڕەوە ئەوە نەدەسەڵاتەکەمانە ئەمە مامۆستا با قسەکانمان تاوکەین ئێمە داماننا لەبەرەوەی پێمان نەڵێن بۆ مەبەستی بۆ بابەتی گرنگ دانانێن بۆ بابەتی هەستیار دانانێن وانەبێژان لەسەر شەقا من بۆچی داینانێن دڵنیام لەوە دامان نەنایە ئەگەر دامان نەنایە ئەمڕۆتیای نەبوایە بمان و تا چاوەڕێی هاتنی حکوومەت دەکەین دڵنیاتانەکەم نەتانە هێش دانیشتن بە ئاسانی بڕوا ئەتانوت بۆ داتان نەناوە با حکوومەتیش نەهاتە چی ئێمە خۆمان قسەی خۆمانمانەکرد ئێستا ئێمە لیژنەیەکمان تەکلیف کردووە ئەم لیژنەیە من دەزانم زیاتر لە دەجار تا ئێستا لەگەڵ وەزیرە تایبەتمەندەکان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەیان کردووە دانیشتون ڕاوێژیان کردووە لەگەڵ نوێنەری وانەبێژان قسەیان کردووە دانیشتنیان کردووە ئێمە ئایا ئەمانەوێ ئەم مشکلەیە حەل بێ یان نامانەوێ بێ ئەوەی بیخەمە دەنگدان دڵنیام هەر 111 ئەندامەکەی پەرلەمان ئەوێم کێشەیە چارەسەر ببێ چونکە هیچ کەسێک نییە لەم پەرلەمانە خۆی بە نوێنەری خەڵک نەزانێت نوێنەراتی خەڵکەکەین هەمومان ئێمەش بە سەرۆکاتی و بە ئێوەشەوە
و دڵنیام چۆن نەزانم خوا حەقە ئاوا دڵنیام هیچ کەسێک نییە حەز نەکا لیترێک بانزینە سە بە 450 دینار بێ ئەگەر کەسێک هەبێ لەم هۆڵە حەز بەوە نەکا ئینسانێکی سروشتی نییە چکە نوێنەرایەتی خەمەکانی خەڵکەکە بەڵام سنووری دەسەڵاتەکەی پەرلەمان چەنە بەپێی قانون بەپێی دەستور بەپێی پەیڕەوی ناوخۆ سنووری سەلاحیەتی پەرلەمانی کوردستان وازەحە چەند مادەیەک هەیە هەموو ئەو یاداشتانەی تەقدیمتان کردووە بە ناوی مادەی 66 تەقدیمتان کردووە و ئەمزانی ئەم پرسیارانان کرێ ئەوە هەموو یاداشتەکانتانە نەک لەسەر ئەو دۆستیە لەسەر هەموو ئەو دۆستیانەی لەم وەرزە تەقدیمتان کردووە 5 دانەیە 1 2 3 4 5 ئەم 5 تیانایە بۆ یەک بابەت 4 تا 5 یاداش تەقدیم کراوە هەر هەموو ئێمە نووسراومان کردووە لە کاتی خۆیان نووسراومان کردووە بەڵام ئایا ئەو کاتێک کە قەرارە دێن دانیشتێکی پەرلەمانی کوردستان بکرێ لەسەر زەوئی ئەو مادەی کە لەناو ئەم پەیڕەوە هەیە لە ماوەی 2 هەفتەیە بێت تەحدیدیکە تەحدیدمان کرۆ لە ماوەی 2 هەفتەکەیە حەزمانە کرد هەموو حکومت لێرە بێ حەزمانە کرد ڕئیسی حکومت لێرە بێ جێگری ڕئیسی حکومت لێرە بێ پێمان نەوتون وەرن ئێمە مەبەستمان بۆ وەزیرەکان بێن لەگەڵ لیژنە قسەی خۆیان بکەن ئەمان قسەیان کردووە حەزیشمانە کرد وەزیرەکان بێنە ئێرە بەڵام ئێمە ناچارین لەبەر هەستیاری ئەم بابەتە لەبەر گرنگی ئەم بابەتە لەبەر پەرۆشی کۆیە نامانی پەرلەمان بۆ بابەتی وانە بێژان ئەمڕۆ دامان ناوە قسەی لێکەین ئەگەر قەرارتاندا وتان نەخێر نامانێ ئەمڕۆ قسەی لەسەر بکرێ با قسەی لەسەر نەکرێ ئەی خەمە دەنگدان وتان نامانەوێ ئەمڕۆ هیچ قسە لەسەر وانە بێژان بکرێ یەکسەرە ڕۆینە بڕگەی دوای ئەوە باسی گرانی بەنزینەکەین بەڵام بۆ ئاگداریتان ئەم دانیشتە بەبێ ئامادەبوونی حکومەتەکرێن نەهاتووە حکومەت ئێستا یەک پرسیارتان لێکەم چەند ئەندامی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە دانیشتە هەموو لەگەڵ کاک سەرکۆ فەرموو بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەوەی بەڕێسەی لێی دروستە بەڵام ئەوەی کە پەرلەمانتاران بەوەی لە دەسەڵات و بەوەی لە معارەزێ ئەیانەوێت وەزیرەکان بهێنرێتەوە ئیجبار بکرێت بەوەی کە بڕیارێک بدرێ ئەمە مەبەستەکەیە ئەمە ئامانجەکەیە جەنابتان وەکو سەرۆکایەتی پەرلەمان وەکو پەرلەمان چی بکەین بۆیە قسەکردن سوودی نییە خەڵک چوونەتە ناو خۆپیشاندان لە سلێمانی چوونەتە ناو خۆپیشاندان لە کفری چوینە لە هەڵەبجەی تازە ڕۆیشتوینە بەڵام خەڵکەکە بڕیارمانەوێ نامانەوێت تەنها قسە بێت بۆیە داوا لە بەڕێستانەکەین کە شتێک بکرێت کە ئەنجامی هەبێت وانە بێژان بتوانن خەمەکانیان بزانن کە ئەم پەرلەمانە ئازارەکانی بۆ چارەسەر کردووە زۆر سپاس بەڕێزان ئێمە بۆ باشە بەڕێزان ئێمە لیژنەی پەروەردەی پەرلەمانی کوردستان پێکهاتووە لە ئەندامانی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان خۆ هێشتا ئێمە نازانین ئەوان داوای چیەکەن نەمان هێشتۆ قسە بکەن ڕێی خۆیان بڵێن هیچ نەبێ ئێمە میوانمان هەن ئەیانەی گویان لێمان بێ هەر هەمووتان ئەزانن حەقیقەتێک هەیە با خەڵک چاواشە نەکەین هەر 111کەمان دەنگ بدەین بە دامەزراندنی یەک فەرمانبەر یەک کەس ناتوانین دایمەزرێنین ئەزانن بۆ لەبەرەوەی دەسەڵاتەکانی پەرلەمان بریتیە لە یاسادانان و چاودێریکردن بە پێی قانون خۆ دەتوانین متمانە لە وەزیر وەرگێ بەڕێزان پەرلەمان بۆوا بچوو بەڕێزان سەرۆکی پەرلەمان بۆتانێ مان بچووک نییە پەرلەمان ئێوە وەقتی لە حەجمی پەرلەمان گەورەتر بە خەڵکەتە کاک عەبدولسەلام خاڵی پەیڕەویە خاڵی پەیڕەویمانێ ئەی بۆ نەچوویتە کۆبوونەوە بەڵێ باش ئەگەر لەسەر هاتنی وەزیرە فەرموو کاک سیپا فەرموو کاک سیپا جواب لەو دیوە بەڵێ دەی کاک سیپا
بەڕێزان قسە مەکەن لەناو قسە یەکترا ڕەفیقێکتانەوێ قسە بکە مەجای یەکتری بدەن فەرموو کاک سیپان بەڕێز سەرۆکا پەرلەمانی بەڕێز سەرۆکا پەرلەمانی ئەوە نوکە چاوەڕێمەتکەن وانەبێش و دەرچوێن یەکەم و دووەم و سێمن سەر ئاستی زانکوێن هەرێما کوردستانê چاوەڕێ بڕیارە پەرلەمانی کوردستانێنە دیگەر ڕێزت من ji بۆ لیژنەیە تایبەتمەند هەتا کو راپۆرتا خوشت خینن لێ خەلک چاوەڕێ بڕیارەیە بڕاستی ئەوە کو راپۆرتا لیژنەیەدا هەر چ ڕەنگ بهێتە گوتن ئەگەر بڕیار لەسەر چارەنویسی وانەبێژە نەهێتە گوتن و نەبنە دامەزراندن ئەو پارەیە و مینحیا ji بۆن هاتیە دابینکردن ji بۆ یەکێ مەهانە پێ بهێتە دان وەکو گرێبەست بهێنە دانان دویدا ji li gorî proje yasaya بودجەی ئەف مامۆستایان وانەبێژ ببنە هەمیشەی وەکو چاوە پێشتر مامۆستایان وانەبێژ بوونە هەمیشەی باشترین چارەسەریە لە گۆری بڕوانەمە و جێ ئاکنجیبوونەوە شوێنی جوگرافی ئەف مامۆستای بهێنە